سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من هاوکار خەلیل لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بەرنامەی تەندروستی بەهۆی نزیکبوونەوەی مانگی ڕەمەزان ئەم بەرنامەیەمان تەرخانەکەین بەو ڕێنمایە تەندروستیانەی کە پێویستە لە مانگی ڕەمەزاندا جێبەجێ بکرێت. خۆشەویستان لە مانگی ڕەمەزاندا هەندێک گۆڕانکاری لە سیستەم و پلان و بەرنامەی خۆراکی و هەروەها تەنانەت کاروباری ڕۆژانە و کاتی نووسنی هەموو ئەو کەسانەدا ڕوادات کە بە ڕۆژوە بن. ئەمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر تەندروستی و هەروەها ئەو نەخۆشیانەدا هەیە کە تووشی کەسانێکی دیاریکراو بووە. بۆیە پێویستە هەموو ئەو کەسانەی کە ڕۆژوو ئەگرن پێش ڕەمەزان پێداچوونەوەیەک بە سیستەمی تەندروستی و پلان و بەرنامەی خۆراکی و هەروەها ئەو دەرمانانەدا بکەن کە بۆ نەخۆشەکانیان بەکارهێنن. لەم کورتە ڤیدیۆیەدا باس لەو گۆڕانکاریانە دەکەین کە لە کاتی ڕۆژووگرتن بەسەر لەشی مرۆڤدا دێت. کاتێ ڕۆژوو دەگریت جۆگەی هەر سوڕی خۆڵەکان لە پشودان بۆیە دڵ بڕێکی کەمتر خوێن دەنێرێت بۆ ڕیخۆڵەکان و لە بری ئەو خوێنەی دەمێنێتەوە دەینێرێتە بەشەکانی تری لەش کە پێویستیانە. هەروەها بۆریەکانی خوێن ڕزگاریان دەبێت لەو چەوریە زیادانەی کە لەسەر دیوارەکانیان نیشتووە و مەترسی بۆ تەندروستی نەخۆشەکە دروست دەکات. لە کاتی هەناسەداندا هەزارەها مادەی ژەهراوی کە لە ژینگەی دەوروبەردا هەن لە ڕێگەی هەواوەت دەچێتە سیەکانەوە. ڕۆژووگرتن دەبێتە هۆی ئەوەی سیەکان خۆی لەو مادە ژەهراویانە ڕزگار بکات کە تێیدا کۆبووتەوە. بەهۆی برسێتیەوە گەدە پاک دەبێتەوە لە پاشەڕۆکان و بەمەش پشوو دەدات و بە شێوەیەکی باشتر ئامادە دەبێت بۆ کردداری هەرسکردن. بە هەمان شێوە ڕیخۆڵەکان کاتی ڕۆژووگرتن بەکاردەهێنن بۆ پاکبوونەوە لە پاشەڕۆکان و بەمەش بە شێوەیەکی باشتر ئامادە دەبن بۆ کردداری هەرسکردن و هەڵمژینی خواردەمەنیە بەسوودەکان. لە کاتی برسێتیدا جگەر گلایکۆجین دروست دەکات کە سەرچاوەیەکی دووەمی وزەیە. هەروەها چەوری عەمبارکراوەکانی لەش دەتوێنێتەوە و دەیکاتە گلیسرۆڵ. بە هەمان شێوە گلیسرۆلیش بەکاردێت وەک سەرچاوەیەکی وزە. کاتێ بە ڕۆژوو دەبیت گورچیلەکان کردداری پاڵاوتن زیاد دەکەن کە تێیدا ئاو خوێیەکان دەکاتە دەرەوە بەمەش پەستانی خوێن نزم دەبێتەوە. بەم شێوەیە بۆمان دەردەکەوێت بە ڕۆژووبوون بۆ ماوەی مانگێک دەرفەتێکی گرنگە بۆ باشکردنی تەندروستی دەرونی و جەستەیی ڕۆژوەوانان. ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە واتە نەخۆشە درێژخانەکانی وەک شەکرە، زەخت، ڕەبووە و نەخۆشیەکانی هەناسە هەروەها نەخۆشیەکانی دڵ ئەم نەخۆشانە ڕەنگە بە تایبەت باسمان کردبێت کە هەندێکیان لە ڕووی پزیشکیەوە ڕێگەیان پێدێت بە ڕۆژوو نەبن. بەڵام ئەگەر هاتوو ئەو کەسانی یەکێک لە نەخۆشە درێژخانەکانیان هەبوو هەروەها بڕیاریان وابوو کە بە ڕۆژوو ببن گرنگە کە پێداچوونەوەیەک بە نەخۆشەکەیاندا بکەن. واتە چۆن؟ واتە ئەم نەخۆشانە پێش مانگی ڕەمەزان لەلایەن پزیشکە پسپۆڕەکانیان کۆمەڵێ پلانی تایبەت دەرمانی تایبەتیان بۆ داناون. بەڵام کاتێ ئەیانەوێ بە ڕۆژوو ببن وەک گوتمان تۆ کە بە ڕۆژوو ئەبیت سیستەمی خۆراکی، سیستەمی خواردنی ژەمەکان، سیستەمی نووسن، سیستەمی ماندووبن ئەم شتانەت هەمووی ئەگۆڕێ. لەم کاتانێشدا ڕەنگە لایانی تەندروستیت بە شێوازێک بگۆڕێ لەگەڵ ئەو پلان و بەرنامەیە کە پزیشکە پسپۆڕەکەت بۆ پێش ڕەمەزان بۆی داناوی نەگونجێت. بۆ نمونە ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بۆ نمونە یاخود ئەوانەی کە نەخۆشی زەختیان هەیە کۆمەڵێک دەرمان بەکارهێنن. ڕەنگە دەرمانەکان پێکهاتبێت لە حەب ئەو کەسانی کە تەنها حەب بەکارهێنن یاخود ڕەنگە توشبووانی نەخۆشی شەکرە لەگەڵ حەبەکانیشدا دەرزی بەکاربهێنن، دەرزی شەکرە و ئەنسۆلین و ئەمانە. بۆ نمونە نەخۆشە درێژخانەکانی وەک زەخت، شەکرە یاخود نەخۆشیەکانی دڵ زۆرینەیان پشت بە حەبە بەسنواتە کۆمەڵێ دەرمان کۆمەڵێ حەب بەکاردێت بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم نەخۆشیانە. کاتێک ڕەمەزان دێت ئەو نەخۆشانە ئەیانەوێ بە ڕۆژوو بن. ئەگەر بێت و لەسەر هەمان سیستەم و هەمان بڕە دەرمان وەک پێش ڕەمەزان بەردەوام بن ڕەنگە گرفتی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان بۆ دروست ببێت. بە تایبەتی لە شەکرە و زەخت ئەمە زۆر گرفت دروستەکە. تۆی نەخۆش ئەگەر نەخۆشی شەکرت هەیە پێش ڕەمەزان ئەنسۆلین بەکارهێنی یاخود دەرمانێک بەکارهێنی ڕێژی شەکر لە خوێنەکە تا کەمەکاتەوە. ئەگەر بێت و لە ڕەمەزان هەمان پلان بەکاربێنی ڕەنگە تووشی یەکێک لە ئەو حاڵەتانە ببیت لە زمانی پزیشکی پێوتێت کۆمپلیکیشن. تووشی یەکێک لەو کۆمپلیکیشنانە ببیت کە لە بەرزبوونەوەی شەکرەکە خراپترە پێوترێ هایپۆگلایسیمیا
دابەزینی شەکر لە خوێنە ئەمە بەهۆی ئەوەی بۆ پێش ڕەمەزان پزیشکە پسپۆڕەکەت بۆی داناوی حسابی ئەوەی کردووە کە بە ڕۆژدا خواردن بخۆیت واتە ژەمە ئاساییەکانی بەیانی و نیوەڕۆی ئێوارە یاخود ژەمی بچووکی ئەو نێوەندانە شت بخۆیت بەپێی ئەو خواردنەی کە لە ڕۆژی ئاساییای خۆی پلانێکی بۆ داناویت چ بە دەرمان بە حەب یاخود چ بە دەرزی ئەنسۆلین کۆنتڕۆلی شەکرەکەتی بۆ داناوی بۆ نمونە بۆی داناوی بەیانی 10 وحدە ئەنسۆلینەکەیت ئێوارە 10 وحدە ئەنسۆلینەکەیت یاخود حەب بەکارهێنی بەیانی حەبێکت هەیە و شەوان حەبێکت هەیە کاتێک ڕەمەزان دێت تۆ بە ڕۆژە هیچ ناخۆیت کاتێ بە ڕۆژوو ئەبی بە ڕۆژە هیچ ناخۆیت ئەو کاتە ڕێژی شەکر بەبێ ئەوەی دەرمانەکەت بەکاربهێنی بەبێ ئەوەی حەب بەکاربهێنی یاخود ئەنسۆلین بەکاربهێنی ڕێژەی شەکر لە خوێنەکە تا دائەبەزێ ئەو کاتە کە ڕێژەی شەکر دابەزی تۆش بە هەمان پلانی پێش ڕەمەزان بڕۆی حەب بخۆی بۆ نمونە پارشێوان یاخود ئێواران حەبێکی شەکرە ئەخۆی یاخود ئەنسۆلین بەکارهێنی بەیانیان ئەو کات ڕەنگە ڕێژی شەکر زیاد لە ئاسایی داببەزێت واتە ڕێژی شەکر بێتە خوار حەدی ئاساییەوە بێتە 70 60 50 یاخود بەرەو خوار و کاتە گرفتی تەندروستی زۆرت بۆ دروستەکە یاخود ئەوانەی کە نەخۆشی زەختیان هەیە بۆ نمونە بە سیستەمی خۆراکی و ئیشوکاری پێش ڕەمەزان حەبی زەختیان بۆ داناوە پزیشکە پسپۆڕەکە بە جۆرێک بۆی داناوە کە زەختی لە نێوان بۆ نمونە 14 لەسەر 8 تا 15 لەسەر 9 تا ئەو ڕادەیە کۆنتترۆل بێ بەڵام لە ڕەمەزاندا ڕەنگە ماندووبوونی ڕۆژانت نەمێنێ ڕەنگە سترێس و قەلەقی فەرق بکبوت ڕەنگە سیستەمی ماندووبوونەکەت بگۆڕێ ئەمەش تەسیری لەسەر زەختی تۆ هەیە بۆیە پێویستە دەرمانەکەشت بگۆڕی بۆ نمونە تۆ ئەگەر بەیانیان زەختت بۆ نمونە ئەو کەسانی زەختیان لە سەروی شانزەوەیە بەیانیان حەبێکە خۆن زەختەکەیان بۆ نیوەڕۆ دێتەوە 14 یا دێتەوە حاڵی ئاسایی 12 بەڵام ئەگەر تۆ هیچ نەخۆی نیوەڕۆ ڕەنگە دوایەوە خۆت هەر زەختت دابەزی بێ بەڵام بە سیستەمی پێش ڕەمەزان ئێوارانیش حەبێکە خۆی ئەو کاتە زەختت زیاتر دابەزێت تووشی هایپۆتێنشن نەبی تووشی دابەزینی پەستانی خوێنەبی پێویستە پێش دەست پێکردنی مانگی ڕەمەزان ئەو کەسانی کە نەخۆشە درێژخانەکانیان هەیە ئایانەوێ بە ڕۆژوو ببن سەردانی پزیشکە پسپۆڕەکانیان بکەنەوە بۆ ڕێکخستنی دووشت یەکەم ئایا ئەم نەخۆشە توانای هەیە بەردەوام بێ لەسەر ڕۆژووگرتن ئەو کاتە پزیشکە پسپۆڕەکەی بڕیاری بۆ دات ئایا ئەتوانێت بە ڕۆژوو ببێت یان نە لەو کاتەیە وەک باسمان کرد ئەگەر گرفتی تەندروستی بۆ خۆی یاخود بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشەکەی دروست ببێت ڕەنگە پێی بڵێ بە ڕۆژوو مەبە بەڵام ئەگەر نەخۆشەکە بڕیاریدا بە ڕۆژوو ببێت پێویستە کاتی دەرمانەکان بگۆڕێت تۆ پێشتر نیوەڕوان ڕەنگە حەبێک لە حەبەکان نیوەڕوان خوارد بێتت یاخود بۆ نمونە پێش نان پێش ئەوەی نان بخۆی ڕەنگە دەرمانێکت خوارد بێت دەرمانی مەعیدە وەک دەرمانی ئۆمیپرازۆڵ بەڵام لە ڕەمەزاندا لەبەرەوەی بە ڕۆژان نان ناخۆی پێویستە کاتی حەبەکانت بۆ بگۆڕێ ڕەنگە حەبی سێژەمە یا حەبێک 6 ساعت جارە بێ بۆ بکە بە 12 ساعت جارێ و بڕەکەی زیاد بکە یاخود ئەوانەی کە ئەنسۆلین بەکارهێنن ڕەنگە پزیشکە پسپۆڕەکەت ئەنسۆلینەکەت بۆ کەم بکاتەوە چونکە تۆ بە ڕۆژە هیچ ناخۆی شەکرت بە شێوەیەکی ئاسایی هەر نزمە ئەگەر ئەنسۆلین بەکاربێنی وەگوتمان شەکرت داوەزێ بۆیە ئەو کاتە پزیشکە پسپۆڕەکەت هەم لە کاتی خواردنی حەبەکان یاخود بەکارنانی ئینسۆلین هەم لە بڕی دەرمانەکە ڕەنگە دوو حەبێت بۆ بکە بە حەبێ یاخود بە پێچەوانەوە هەم لە بڕی ئینسۆلینەکە گۆڕانکاریت بۆ دروستەکە ئەم گۆڕانکاریانە وا دەکات پلانێکی تازە پلانێکی تایبەتت بۆ دابنێ تاوەکو تۆی هاوڵاتی کە توشبووی بە یەکێک لە نەخۆشە درێژخانەکان بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ڕێکوپێک ڕەمەزان بەڕێ بکەی بەبێ ئەوەی تووشی هیچ کام لە گرفتەکان ببیت بەبێ ئەوەی تووشی تێکچوونی کۆنتترۆلکردنی نەخۆشە درێژخانەکەت ببیت پرسیاری هاوڵاتیان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەوەیە کە ئایا ئەو نەخۆشانەکێن کە نابێ ڕۆژوو بگرن بە کورتی ئەو نەخۆشی و حاڵەتە تەندروستیانەی کە پزیشکان بە نەخۆش دەڵێن نابێ بە ڕۆژوو بێت ئەمانە دەگرێتەوە نەخۆشیەکانی گورچیلە بە شێوەیەکی گشتی بە تایبەت ئەو نەخۆشانەی کە تەنها یەک گورچیلیان هەیە و ئەو گورچیلەیەشیان تووشی یەکێک لە گرفتەکانی گورچیلە بووە یاخود ئەوانەی کە دوو گورچیلیان هەیە بەڵام لە هەردوو لادا بەردی گورچیلە دروست بووە کە ڕەنگە بەردەکە لەناو گورچیلە یاخود لە بۆدیەکانی میزدا بێت ئەوانەی کە سستی گورچیلەیان بۆ دروست بووە ڕۆژانە یاخود هەفتانە کردداری ششتن و پاکردنەوەی گورچیلە ئەنجامەدەن ئەوانەی کە گورچیلەیان تووش یەکێک لە نەخۆشیەکانی گورچیلە بووە کە ڕەنگە نەخۆشیەکەش ئاسایی بێت وەک هەوکردنی گورچیلە بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێک لە نەخۆشیە درێژخانەکانیان توش بووە وەک بەرزەپەستانی خوێن و نەخۆشی شەکرە کە ڕەنگە ئەم نەخۆشیانە کاریگەری خراپ لەسەر تەندروستی گورچیلە دروست بکەن ئەوانەی برینی گەدە و دوانزە گریان هەیە باری تەندروستیان ناجێگیرە و
ڕۆژانە ئازار و نیشانەکانی برینەکەیان بۆ دروست دەبێت و پێویستیان بە بەکارهێنانی دەرمان هەیە بە هەمان شێوە ئەمانەش نابێ ڕۆژوو بگرن. ئەوانەی کە لە نەخۆشخانەکان بە هەر هۆکارێک یا بە هەر نەخۆشێک بێت داغڵ کراون و پێویستیان بە بەکارهێنانی دەرمانی ئازارشکێن و هەوکردن و دەرمانە تایبەتەکانی تر هەیە لە ڕێگەی کانۆلاوە، ئەمانەش بە هەمان شێوە نابێ بە ڕۆژوو ببن. ئەوانەی یەکێک لە نەخۆشیە درێژخانەکانیان هەیە وەک نەخۆشی شەکرە، بەرزەپەستانی خوێن، نەخۆشی ڕەبووە، هەروەها نەخۆشیەکانی تری کۆندامی هەناسە یاخود هەر یەکێک لە نەخۆشیە درێژخانەکانی تر. ئەگەر هاتوو چەندین جۆر دەرمانیان هەبوو، پێویستی کرد کە ڕۆژانە ئەو دەرمانانە بەکاربهێنن و نەدەگونجات دەرمانەکانیان تەنها لە شەواندا بێت، چونکە باری تەندروستیان جێگیر نەبوو، نەخۆشیەکەیان کۆنتڕۆڵ نەبوو، بە هەمان شێوە ئەمانەش پێویستە ڕۆژوو نەگرن. نەخۆشیەکانی دڵ بە شێوێکی گشتی نابێت ڕۆژوو بگرن وەک سنگە گوشێ و ئازاری سنگ. ئەگەر هاتوو بەهۆی ڕۆژووگرتنەوە نەخۆشەکە بە ڕۆژدا چەند جارێک ئازاری سنگی بۆ هات، هەروەها پێویستی بە بەکارهێنانی حەبی ژێرزمان هەبوو، نەخۆشیە کارەبایەکانی دڵ و ناڕێگلێدانی دڵ، ئەوانەی کە چەند جۆرێک دەرمانیان هەیە و بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکەیان پێویستە ڕۆژانە دەرمان بەکاربهێنن. ئەگەر هاتوو کەسێک تووشی جەڵدەی دڵ هاتبوو، هەروەها پرۆسەی شەبەکە و باڵۆنی بۆ ئەنجام درابوو لە ڕابردوویەکی نزیکدا. نەخۆشی زمانەکانی دڵ بە تایبەت ئەوانەی کە ئاستی نەخۆشیەکەیان بەرزە و پێویستیان بە بەکارهێنانی دەرمان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکەیان. توشبوانی نەخۆشی شێرپەنجە و بە تایبەت ئەوانەی کە باری تەندروستیان ناجێگیرە. ئافرەتانی سکپڕ ئەگەر هاتوو ڕۆژووگرتن بووە هۆی زیانگەیاندن بە تەندروستی کۆرپەلەکەی یاخود تەندروستی دایکەکە، بە هەمان شێوە دەتوانن ڕۆژوو نەگرن. هەروەها ئەو نەخۆشانەی کە بڕیار وایە نەشتەرگەریان بۆ بکرێت یاخود پاش ئەوەی نەشتەرگەریان بکراوە چەند ڕۆژێک لە دوای نەشتەرگەریەکە بە پێی نەشتەرگەریەکە تاوەکو حاڵیان جێگیر دەبێت نابێ ڕۆژوو بگرن. جگە لەمانە هەر نەخۆشیەک یاخود هەر حاڵەتێکی تر کە ڕەنگە لە کاتی ڕۆژووگرتن بێتە پێشەوە، ئەگەر هاتوو ڕۆژووگرتن بووە هۆی ناجێگیرکردنی باری تەندروستی نەخۆشەکە و تێکدانی کۆنتڕۆڵی نەخۆشیەکە، پێویستە بە ڕۆژوو نەبن، بەڵام بە سەردانیکردنی پزیشک و ڕاوێژکردن بە پزیشکی پسپۆر. خۆشەویستان، گرنگە بزانین ئەم حاڵەت و نەخۆشیانە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە لە کاتێکەوە بۆ کاتێکی دیکە دەگۆڕێت، بۆیە پێویستە هەر کەسێک یەکێک لەم نەخۆشیانەی هەبوو پێشوەخت سەردانی پزیشکەکەی بکاتەوە تاوەکو پێداچوونەوەیەک بە باری تەندروستی نەخۆشیەکەیدا بکاتەوە و پزیشکە پسپۆڕەکەی بڕیاری بۆ بدات ئایا دەکرێت بە ڕۆژوو ببێت یاخود نا. ئەمە دکتۆر سامان سیروان هەمەوەندیە، پسپۆڕی نەخۆشیە هەناویەکان و دڵ و نەخۆشیە درێژخانەکان، پاس لە چۆنێتی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرە دەکات لە مانگی ڕەمەزاندا. نەخۆشی شەکرە دوو جۆری هەیە، جۆری یەکەم و جۆری دووەم. جۆری دووەم بە تایبەتی لە گەنجە زیاتر بەربڵاوە، ئەوەیە کە ئینسۆلینیان نییە، لەبەرەوە ڕێژەی گلوکۆز ڕێژەی شەکر لە خوێنیانە زۆر بەرزەبێتەوە. ئەمانە پێویستیان بە بەکارهێنانی دەرزی ئینسۆلین هەیە بە بەردەوامی. بۆیە ئەم جۆریان کە بەردەوام دەرزی ئینسۆلین بەکارێنن ناتوانن بە ڕۆژوو بن و ڕۆژی مانگی ڕەمەزانیان لەسەر نییە. جۆری دووەمیشیان ئەوانە کە لە سەروی 45 ساڵ سەروی 50 ساڵ تووشیانە بێ یا لەوانەیە گەنجتریش لە بەهۆی بوونی کێشی زیایەوە، ئەمانە ئێمە دابشیان دەکەین بە چەند جۆرێکەوە. جۆری یەکەم هەنێ نەخۆشمان هەیە کە هێشتا شەکرەیان نەگردووە و چەوری خوێنیان بەرزە، بەڵام ئێمە پێیان ئەڵێن پری دایابێتیک، واتە پێش ئەوەیش کە تووشی شەکرە بن. چاکترین چارەسەر بۆیان پارێز و ڕۆژووە، لەبەرەوە داوایان لێ یەکەم بۆ کەسانی کە هاتوون بۆ لامان و پێمان وتون ئێوە چەوریتان بەرزە و لەو جۆرەن کە لە مستەقبەلا تووشی شەکرا بن با بە ڕۆژوو بن، وەفتارێکی باش بکەنەوە بە ئەو خواردنە تەندروستانەی کە زەرورە بۆی کە چەوریشتیان دابەزێنێ. لەبەرەوە دووبارە یەکەمەوە جۆری دووەم ئەوانەی کە تەنها پری دایابێتیکن واتە خەریکە تووشی شەکرا بن، دکتۆر پێی وتون کە معرەزن تووشی شەکرە بن لە مستەقبەلا، باشترین شت بۆیان ڕۆژووگرتنە. هەروەها ئەوانەی کە بە ڕۆژوون پێش مانگی ڕەمەزان ئێمە زۆربەی نەخۆشەکانمان جێی دڵخۆشیە کە دێن بۆ لامان،
داوای ئەوەکەن فەحسی پێشوەختیان بۆ بکرێت پرسیاری ئەوە ئەکەن کە ئەتوانن بە ڕۆژوو بینیانە. ئێمە بۆ ئەم نەخۆشانە فەحسێکی تایبەت هەیە پێی ئەڵێن HbA1c کە ئەم فەحسیان بۆ بکەین ئەگەر کۆنتڕۆڵ بوو شەکرەکەیان وە لەسەر یەک جۆر حەب بوون کە پێوتێ حەبی میتفۆرمین وە شەکرەکەیان کۆنتڕۆڵە دووبارە پێیان ئەڵێن ئەتوانن بە ڕۆژوو بن کێشەمان نییە. بەڵام ئەوانەی کەیەن بۆ لامان و هەروەها ئەم جۆرە شەکرەیە ئێمە پێیان ئەڵێن باشترین شت ئەوەیە کە پێش مانگی ڕەمەزان کە ئێمە لە مانگی شەعبانە کە سونەتە ڕۆژوبوون تایدا ئەتوانن هەم سونەتەکان جێبەجێ بکەن هەم وەکو تاقیکردنەوەیکی خۆیان بۆی بزان ئەتوانن بە ڕۆژوو بنیانە تووشی گیر و گرفت و مزعافاتە بنیانە. بەڵام ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە ئەم حاڵەتانەی خوارەوەیان هەبێ بە هیچ جۆرێک نابێ بە ڕۆژوو بن بەڵکو ڕۆژوبوون لەوانەیە زەرەریشیان پێ بگەێنێ. کێن ئەو کەسانە؟ یەکەم ئەو نەخۆشانی کە شەکریان هەیە و شەکرەکەیان ئێمەیان بۆ لامان پێیان ئەڵێن شەکرەکەتان کۆنتڕۆڵ نییە، کۆنتڕۆڵی سێمانگیان بۆکەین زۆر بەرزە، ئەمە ڕۆژویان لەسەر نییە. دووەم ئەو کەسانی کە بەهۆی شەکرەوە تووشی مزعافات بوون، تووشی گرفتەکان بوون، بۆ نمونە شەکرەیان هەیە سەردانی دکتۆری چاویان کردووە، ئێمە پێیان ئەڵێن ساڵانە بچن سەردانی دکتۆری چاو بکەنەوەی کە شەکرەیان هەیە، بە فەحسێکی تایبەت بۆیان کراوە دەرچووە کە شەکرە کاریگەری هەبووە لەسەر شەبەکەی چاویان، لەسەر تۆڕی چاویان، ئەمانە بە هیچ شێوەیەک نابێ بڕۆژوو بن. جۆری دووەم ئەوانن هەر بەهۆی گرفتی شەکرەوە تووشی جەڵتەی دڵ بوون، واتە قستەڕیان بۆ کراوە یان جەڵتەکە لێیانیەوە دوای قستەڕیان بۆ کراوە و جۆرێ دەرمانی تایبەتیان هەیە بۆ دڵ بۆ ڕوونکردنەوەی خوێنیان، ئەمانە ڕۆژیان لەسەر نییە. سێم ئەوانەی کە تووشی جەڵتەی مێشک بوون، لایەکیان شەلل بۆیان زمانیان قورس بووە و لەگەڵیان شەکرەیان هەیە بە هیچ شێوەیەک نابێ بە ڕۆژوو بن. چوارم ئەوانن کە بەهۆی شەکرەوە تووشی سستی گورچیلەکان بوون، ئەمانە ڕۆژوو زۆر زەرەری هەیە بە نابێ بە ڕۆژوو بن بە هیچ شێوەیەک. هەروەها حاڵەتێکی ترمان هەیە ئەوانن کە شەکریان بەرزە، دکتۆر لە باتی جۆرێک حەب دوو جۆر و سێ جۆر و جاری وهەیە ئەگاتە سێ جۆر حەبوو لەگەڵیشە ئینسۆلینیش بەکارێن، ئەمانە شەروەها شەکرە بۆیان خراپ ڕۆژبوون کاریگەری ئەبێ لە سەریان لەبەرەوەی شەکرەکان زۆر بەرزە، ئێمە داوایان لێکەین کە بە ڕۆژوو نەبن و سەردانی مامۆستایەکی ئاینی بکەن، ئەوانەی کە ڕۆژیان لەسەر نیە ئەوان بە گوێرەی شەرع کەچیان بۆ دابنن و چۆن فیدیەی ئەو مانگی ڕەمەزان نەبن. ئەوانەی کە ڕۆژویان لەسەر و شەکرەشیان هەیە توانن بە ڕۆژوو بن، چەند داواکاریەکم لیان هەیە کە بیکەن و ڕەچاوی بکەن لە کاتی مانگی ڕەمەزان. یەکەم شتە بێ هەموو نەخۆشەکان ئاگداری ئەو بن و زۆر بەشیان جێی دڵخۆشیە کە دێن بۆ لای ئێمە ئەزانن کە نیشانەکانی بەرزبوونی شەکرە چیە، چونکە لە ڕەمەزانە لەوانەیە شەکرەشیان بەرزەوە بێ بەهۆی ئەوەی حەبەکانیان کاتەکانی ئەگۆڕێ، لەبەرەوە ئەگەر شەکرەیان زۆر بەرزەوە بوو بۆ من هەستیان کرد زمانیان وشکە، هەستیان کرد زۆر تونیانە، هەستیان کرد زوو میزەکەن، ئەمە معنەوە نیشانەی ئەوەیە کە شەکرەکەیان بەرزە، با فەحسی شەکرەی خۆی بکە، ئەگەر شەکرەکەی زۆر بەرز بوو باشترین وایە کە ڕۆژەکەی بشکێنێ. دووەم ئەوانە کە شەکرەیان هەیە و شەکرەکەیان لە مانگی ڕەمەزانە گومانی ئێوە کرێ لەبەری ماوەیەکی زۆر نان ناخۆن، شەکرەیان زۆر دابەزێ، ئەمە زۆر زۆر خەتەرە، ئەگەر بە ڕۆژوو بێ ئەبێ فەحسی شەکرەی خۆی بکە، ئەگەر شەکرەکەی دابەزینی بەخۆبی بە زووترین کات شیرینیەک یان شەکراوێک یان تۆزی شیر بخوا بۆی کە شەکرەکەی تۆزێ بەرزەوە بێ و دوای بێتەوە سەر عیلاجەکانی خۆی و خواردنی خۆی بخۆ. دواخاڵەمێ باسی بکەم بەڕێی من وەکو دکتۆرێک باسیەوەکەم ئەوانەی کە شەکرەیان هەیە پێویستەکە لە مانگی ڕەمەزانە زوو فەحسی شەکرەی خۆیان بکەن. ئەوەی کە من ئەیزانم و تا ڕادێک پرسیاریشم کردووە دڵنیام کە فەحسکردنی شەکرە ڕۆژوو ناشکێنێ، توانی زوو فەحسی شەکرەی خۆ بکەی بۆی ئاگات لە شەکرەکەەوە بێ، ئەگەر زۆر بەرزە حەبەکانی بخۆی، ئەگەر زۆر کەم دابەزیەوە بۆی شیرینیەک بخۆیت و باشتریش وایە بە ژەمەفتارێکی سەحی خواردنی تەندروست فتارەکەت بکەیتەوە و ڕۆژەکەت جێبەجێ بکەیت. و دکتۆرێکی دیکە کە پسپۆڕی نەشتەرگەری گشتیە پێی وایە نەشتەرگەریە ساردەکان واتە ئەو نەشتەرگەریانەی کە کتوپڕنین و مەترسی لەسەر تەندروستی نەخۆشەکە دروست ناکەن وا باشترە دوا بخرێت بۆ دوای ڕەمەزان. نەشتەرگەری بە شێوەیەکی گشتی دەکرێت بە سێ جۆرەوە. جۆری یەکەمیان پێوترێ نەشتەرگەری کتوپڕ. دیارە نەشتەرگەری کتوپڕ ناوی خۆی بەخۆیەتی ئیمەرجەنسی سێرجری دەبێت لە حاڵەتی کتوپڕە و مەترسیدارە پێویستە لە ماوەی چەند خولێکێکدا ئەنجام بدرێت. چەند نمونەیەکیش بۆ ئەو بۆ حاڵەتەکانی کارەساتی هاتوچۆ کەوتنە خوارەوە، حاڵەتی شەڕ، لەم حاڵەتانەدا زیاتر
نزیفی داخلی ڕۆیە لە ناو سکدایان لە ناو سنگدایان لە ناو کاسەی سەردا دیارە ئەم حاڵەتەش پێویستی بە ئەنجامدانی نەشتەگەری کتوپڕ هەیە. هەروەها تەقینی ڕیخۆڵە کوێرە هەش حاڵەتی کتوپڕە، تەقینی برینی دوانزەگرێ و گەدە کە ئەمانە هەمویان بە پێویستە بە زۆر بە زووترین کات نەشتەگەری بۆ ئەنجام بدرێت. دیارە لەم حاڵەتانەشدا نەخۆش ناتوانێت بە ڕۆژوو بێ و حاڵەتی مەترسیدارە. جۆری دوم لە نەشتەگەری ئێرجنتی پێوترێت، واتە نیمچە کتوپڕ. ئەم حاڵەتە نمونەی ئەوەش وەکو هەوکردنی تورەکەی زراو بەهۆی بەردەوە، هەروە هاوکردنی ڕووخۆڵە کوێرە، حاڵەتی تر وەکو دوومەڵ بە شێوەیەکی گشتی لە لەشدا، هەروەها گرەی شێرپەنجەیی. لەم کاتانەدا دەتوانرێت بۆ چەند کاتژمێرێک نەشتەگەریەکە دوا بخرێت، جاری وایە دەتوانێت بخرێتە ڕۆژی دواترەوە. کەواتە لەم حاڵەتانەدا نەخۆش دەتوانێت نەشتەگەریەکەی دوا بخات بۆ دوای بەربانگ یان شەو ئەنجامی بدات و زۆر ئاساییە. طبعا ئەوەش لەژێر سەرپەرشتی پزیشکی پسپۆری نەشتەگەریدا. جۆری سێم لە نەشتەگەری ساردی پێوتر، دواتە ئیلێکتیڤ سەرجری. ئەمە نەشتەرگەرێکی اختیاریە. جۆری نمونەی ئەم جۆرە نەشتەگەریە وەکو نەشتەگەری لابردنی کیسی چەوری یان گرەی پاک حەمیدە لە لەشدا، هەروەها فتق بە شێوەیەکی گشتی ئەچێتە ژێر ئەم ناونیشانەوە. هەروەها نەشتەگەریەکانی قڵیشی کۆم و ماسیری و هەروەها جۆری زۆر هەیە لەو بوارەدا کە دەتوانرێت نەشتەرگەریەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دوا بخرێت و زۆر ئاساییە و هیچ شکالێک بۆ نەخۆشەکە دروست ناکات کە نەخۆش نەشتەرگەری کرا بێت داخل بێت لە نەخۆشخانە. پێویستی بە دەرزی ئازارشکێن هەیە، پێویستی بە مغەزی هەیە، هەروەها دەبێت دەرزی دژی ڕشانەوە و دژی ئیلتیهابات ئەوانەی پێ بدرێت و نەخۆشەکەش لە بارێکی بێهێزی و بێتوانای ئەوانەیە پێویستی بۆ هەیە تەقویە بکرێت بە خواردنەوەی شلەمەنی و خواردنی تر، کەواتە خواردنی ڤیتامینات وەربگرێت. کەواتە لەم حاڵەتەدا پێویستی بەوە هەیە کە تەواو باری ئاسایی بۆ بگەڕێتەوە و باری فیزیۆلۆژی ئاسایی نەخۆشەکە بە تەواوەتی ستەیبڵ یان جێگیر بێت. لەو کاتەدا دەتوانێت دەست بکاتەوە بە ڕۆژوگرتن کەمەش لەژێر سەرپەرشتی پسپۆری نەشتەگەریدا دەبێت و نابێت لە خۆیەوە بڕیار بدات لەسەرەوەی کەی دەست پێ بکاتەوە. خۆشەویستان، لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کۆمەڵێک گرفت بۆ کەسانی ڕۆژوەوان دروستە بێت، واتە کۆمەڵە گرفتی تەندروستی بۆ ئەو کەسانە دروستە بێت کە ڕۆژوەگرن ڕەنگە خۆپاراستن یاخود چارەسەرکردنی ئەو گرفتانە کارێکی ئەستەم نەبێت. یەکێک لەو گرفتانەی کە تووشی کەسانی ڕۆژوگر ئەبێت بریتە لەسەر ئێشە، ڕەنگە ئەمەیان زیاتر لە هەفتەی یەکەمی ڕمانگی ڕەمەزاندا تووشی ببێ. سەرێشەکەش سەرێشەیەکی تا ڕادەیەک مامناوەندیە، واتە سەرێشەکە ئازارێکی زۆری نییە، ڕەنگە جیا بکرێتەوە بە ئاسانی لەو سەرێشانەی کە کەسانی نەخۆشی درێژخایان تووشانە بێ، واتە کەسانێک نەخۆشی شەقیقە یاخود هەر سەرێشەیەکی تریان هەیە کە تایبەتە بە خۆیان و دەرمانی تایبەتی بۆ بەکارهێنن. ڕەنگە ئەم سەرێشەیە بە ئاسانی جیا بکرێتەوە کە بە سەرەتایی دەستپێکردن بە ڕۆژووبوون سەر هەڵەدات. ئەم سەرێشەیش هۆکاری ئەوەیە کە لەو کاتانەدا لە کاتی ڕۆژوگرتندا لەش ئێوێ خۆی ڕابهێنێت لەگەڵ ئەو شتانەی کە ڕوبەڕوێ بێتەوە، لەوانەش وشک بوونەوە، ماندوو بوون، سترێس، هەروەها ئەرکێکی زۆر کە بەجەستەی نەخۆشەکە لە کاتی ڕۆژوگرتندا، هەموو ئەمانە ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە لەش بیەوێت خۆی لەگەڵ ئەو بارودۆخە تازەیەدا ڕابهێنێت کە کەسی ڕۆژوگر تووشیە بێت. لەم کاتەشدا یەکێک لە کاردانەوەکانی لەش بریتە لە دروستبوونی سەر ئێشە، واتە ئەو کەسانی کە ئەزانن لە سەرەتای دەستکردن بە ڕۆژوگرتن تووشی سەر ئێشە بن پێویستە ئەرک و ماندووبوونی ڕۆژانیان کەم بکەنەوە. بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا سەر ئێشەکە گەشتە قۆناغێک کە نەیتوانی کۆنتترۆلی بکات، ئەتوانێت ڕۆژوەکەی کۆتایی پێبهێنێت یاخود هەندێک دەرمان بەکار بهێنێت، ئەو دەرمان ئاسایانەی کە بۆ کەمکردنەوەی ئازاری سەر بەکاردێت. گرفتێکی تر بریتە لە ئیندایجێشن، واتە هەرز نەکردن یاخود خراپ هەرزکردن. ئەمەش گرفتێکە تووشی ئەو کەسانە ئەبێتەوە کە ڕۆژوو ئەگرن. ئەمەش بەهۆیەوەی لەو کاتێک کە ڕۆژوەوان ڕۆژوەشکێنێ بڕێکی زۆر خواردن لە ماوەیەکی کەمدا کە ڕەنگە خواردنەکانیش قورس بن وەک باسمان کرد، وەک چەوری، وەک شەکر، وەک ئەو خواردنانەی کە ڕەنگە هەرزکردنیان ئاسان نەبێت، لە ماوەیەکی کووردا ئەم خواردنانە بەسەر یەکدا ئەخوات. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کردداری هەرز نەکردن ئیندایجێشن ڕوو بدات. ئەمەش کۆمەڵە نیشانە و گرفت بۆ نەخۆشەکە دروستەکە، ڕەنگە لەو کاتێک کە نەخۆشەکە چێتە سەر جێگا بۆ خەوتن زیاتر هەست بە ئەو حاڵەتە بکات. گرفتێکی تر بریتە لە قەبزی. ئەو کەسانی کە ڕۆژوو ئەگرن بە ڕێژەیەکی زۆر تووشی قەبزیە بن، بەتایبەتی ئەو ڕەمەزانانەی کە لە هاوین دایواتە، ئەو ڕەمەزانانەی کە کاتی ڕۆژوگرتن لە بەیانی هەتاوەکو بانگی ئێوارە درێژ ئەبێتەوە. لەم کاتانەدا شەوان کە خۆراک ئەخورێ ڕەنگە نەخۆشەکە تووشی کۆمەڵە نیشانە و ناڕەحەتی تایبەت بە قەبزی ببێت.
ئەمەش چارەسەرەکەی بە زیادکردنی ئەو خۆراکانەیە کە فایبەریان تێدایە پێیانەوترێ فایبەر ریچ فودز واتە ئەو خۆراکانی کە ڕێژێکی زۆر فایبەریان تێدایە ڕەنگە ببێتە هۆی خۆپاراستن لە قەبزی ئەو خواردنانش بۆ نمونە دانەوێڵەکان ئەو خواردنانی کە لە گەنم و جۆ دروستەکرێن هەروەها فاسۆلیا سەوزە بابەتەکان میوەکانی وەک لیمۆ هەرمێ پرتەقاڵ هەموو ئەمانە پێویستە زیاد بکرێن لە خۆراکەکاندا هەندێک جار ڕەنگە پێویست بکە کە دەرمانێک تایبەتە بە قەبزی بەکار بهێنرێت ئەو گۆڕانکاریانەی کە بەهۆی ڕۆژوگرتنەوە بەسەر لەشی مرۆڤدا دێت چەند قۆناغێکە واتە ئەگەر مانگی ڕەمەزان بکەی بە چەند قۆناغێکەوە دوو ڕۆژی یەکەم قۆناغی یەکەمی پێوترێت لە ڕۆژی دووهەم تا ڕۆژی هەشتم پێی دەوترێت قۆناغی دووهەم ڕۆژی هەشتم بۆ ڕۆژی پانزەهەم واتە تا نیوەی ڕەمەزان قۆناغی سێهەمە و لە دوای نیوەی ڕەمەزانەوە قۆناغی چوارەم دەست پێکات بە چەند قۆناغێکی جیاواز کۆمەڵە گۆڕانکاری بەسەر لەشی مرۆڤدا دێت بەهۆی ڕۆژوگرتنەوە سەردانی یەکێ لە مۆڵە گەورەکانی شاری سلێمانیمان کرد کە خەڵک سەرقاڵی کڕینی پێداویستەکانی ڕەمەزانە لێرە باس لە هەڵبژاردننی خواردنە دروستەکان دەکەین بۆ ژەمەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ ئەوەی ڕەمەزانێکی تەندروست بەڕێ بکەین یەکێک لە گرنگترین شتەکان بریتیە لە هەڵبژاردننی خواردەمەنیەکان بۆ ئەوەی ڕەمەزانەکەمان تەندروست بێت دوور بکەوینەوە لەو گرفتانەی کە ڕەنگە تووشی ڕۆژوەوان ببێت پێویستە ئاگاداری هەڵبژاردننی خواردنەکان بین هەروەها پێویستە ئاگادار بین کە خواردنەکان لە هەموو مادەکانی تێدا بێت لە کاتی گرنگ هەروەها بە شێوازی و بەرنمەیەکی دروست هەروەها بە بڕی پێویست خواردنەکان وەربگرین ئەگەر ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین ڕەنگە دوور بکەوینەوە لەو گرفتانەی کە تووشی ڕۆژوەوانە بێت لە ڕەمەزاندا لەبەر ئەوەی لە کاتی ڕۆژدا چەند کاتژمێرێکی دوور و درێژ هیچ خواردن و خواردنەوەیەک وەرناگریت بۆیە پێویستە ئاگاداری خواردنی شەوان بین لە بانگی ئێوارەوە هەتاوەکو پارشێ و واتە بانگی بەیانی پێویستە گرنگی بەو خواردەمەنیانە بدەین کە وەریەگرین خواردنەکانی ڕەمەزان پێویستە هاوسەنگ بێت مەبەستمان لە خواردنی هاوسەنگ چییە مەبەستمان لە خواردنی هاوسەنگ پێویستە ڕێژەیەکی هاوسەنگ لە شەکر هەروەها چەوریەکان کاربۆهایدرات مادە ڕیشاڵەکانی تێدا بێت گرنگە خواردنەکانی ڕەمەزان لە هەموو جۆرە مادەکانی تێدا بێت واتە خواردنێکی هاوسەنگ بێت لەوانەش گۆشت و ماسی و مریشک میوە و سەوزەکان شیر و شیرەمەنیەکان نان و دانەوێڵە هەروەها ئاو و شلەمەنیەکان گرنگە لە ڕەمەزاندا گرنگی بدرێت بەو خواردنانەی کە ڕێژەیەکی کەم لە شەکر و چەوریان تێدایە زیاتر ئەو خواردنانە هەڵبژێرین کە بڕێکی زۆر ڕیشاڵیان تێدایە کەمەش ڕێگری ئەکا لە دروستبوونی خراپ هەرسکردن یاخود کردداری بەدهەرسی هەروەها ڕێگریەکە لە هۆکاری قەبزبوون لە ڕەمەزاندا پێویستە لە ڕەمەزاندا دوور بکەوینەوە لە خواردنی نادروست و ڕێگای نادروستی ئامادەکردنی خواردن پێویستە دوور بکەوینەوە لە خواردنی قوتو واتە خواردنی لە قوتو نراو هەروەها خواردنی لە ڕۆنکراو خواردنەوە گازیەکان ئیشی هەویر و شیرینیەکان هەروەها پێویستە لە کاتی ئامادەکردنی خواردن کەمتر خواردنەکان سوور بکەینەوە پێویستە گۆشت لە بریەوەی سوور بکرێتەوە بیبرژێنی هەروەها گرنگە ڕێژێکی کەم لە خوێ و لە چەوریەکان لە خواردنەکاندا بەکار بێت لە بری ئەمە بڕێکی کەم لە ڕۆن بەکار بێت هیچ کاتێ لە ئامادەکردنی خواردنەکان نقمی ڕۆن نەکرێت هەروەها ئەگەر خواردنێکیش سوور کرایەوە لە ڕێژەیەکی کەم لە ڕۆنا سوور بکرێتەوە دواتر ئەتوانی لەسەر کلێنزدای بنی تاوەکو بڕێکی زۆر لە ڕۆنەکەی هەڵبمژێ هەروەها بەکارهێنانی سرکە لە خواردنەکاندا بەشێکی تری گرنگی بەرنامەی خۆراکی ڕەمەزانە چەرەسات بە هەموو جۆرەکانیەوە زۆر گرنگە کە یەکێک بێت لە خواردنەکانی شەوانی ڕەمەزان هەر کام لە چەرەساتەکان بڕێکی زۆر مادە و ڤیتامینی سوودبەخشی تێدایە کە پێویستە لە شەوانی ڕەمەزاندا گرنگی پێ بدرێت بڕی دروستی خواردنی چەرەسات و بابەتە پاقلەمەنیەکان بە شەوانی ڕەمەزانتا بریتە لە 50 غرام واتە ئەگەر بکرێ لە دوای بانگی شێوانەوە 50 غرام چەرەسات یاخود بابەتە پاقلەمەنیەکان بخورێت گرنگێکی زۆری بۆ تەندروستی لەشمان هەیە بۆ خواردنی پاشێوان زۆرێک لە هاوڵاتیان حەز بە خواردنی بەیانیانەکەن هەندێک لە هاوڵاتیانیش حەز بە خواردنی چێشت و ژەمی سەرەکیەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی خواردنی دروست بۆ کاتی پاشێوان بریتە لە خورما هەروەها هێلکە بە زەیتی زەیتونەوە نان ئەگەر بکرێ نانی خۆماڵی هەروەها بابەتەکانی پرۆتین وەک هێلکە گۆشتەمەنیەکان پاقلەمەنیەکان هەروەها سوپ ئەگەر بکرێ لە خواردنی پاشێودا هەبێ سوپی مریش بە گۆشتەوە زەردەچەوە هەروەها زەیتی زەیتون خۆشەویستان ئەمەش نمونەی سفرەیەکی تەندروستە بۆ ژەمی ئێوارانی مانگی ڕەمەزانی پیرۆز واتە ئەگەر بمانەوێ سفرەیەکی تەندروست لە کۆمەڵێک خۆراکی تەندروست بۆ کاتی بەربانکردنەوە ئامادە بکەین پێویستە بەم شێوەیە بێت سەرەتا بە چەندەن کێک خورما و باشتر ڕۆژوو بشکێنی خۆشەویستان ڕۆژوو شکاندن بە خورما گرنگی زۆری هەیە لەبەرەوەی خورما لە تاکشەکر پێک هاتووە
پێکهاتەی خورما شکلی گلوکۆزە کە ئەمەش لە کاتێکی کەمدا هەڵدەمژێت و دەچێتە خوێنەوە وەک سەرچاوی وزە بەکاردێت. پاش خواردنی چەندەن کێک خورما بۆ نمونە 3 دەنگ خورما نیو پەرداخ شەربەتی سروشتی وا باشترە بخورێتەوە. شەربەتە سروشتەکە لێرەدا کە شەربەتی قۆخە هەر شەربەتێکی دربێ فەرق ناکە. پاشان خواردنی سوپ زۆر گرنگە لەبەر ئەوەی وا باشترە کۆمەڵێک مادەی پێویست ئەبەخشێ بە لەشی تۆ. وا باشترە سوپەکە سوپی مریشک بە سەوزە بێت لەگەڵ زەیتی زەیتون و زەردەچەوە. هەروەها خواردنی قاپێک زەڵاتە لێرەدا قاپێک زەڵاتە کە پێک هاتووە لە کاهوو خەیار هەروەها تەماتە لەگەڵ پیاز کە ئەمەش پۆتاسیۆم و ڤیتامینە بە سوودەکانە بەخشێ بە لەشی مرۆڤ. پاشان چەندەن کێک میوە لە هەر جۆرێک میوە بێ فەرق ناکا بۆ نمونە قۆخێک و سێوێک یاخود پرتەقاڵێک و سێوێک بخۆی. خۆشەویستان پاش خواردنی خورما لەگەڵ شەربەتی سروشتیەکە سوپ زەڵاتە لەگەڵ چەندەن کێک میوە وا باشترە بۆ ماوەی نیو سەعات پشوو بدەیت. پاش پشودان بۆ ماوەی نیو سەعات ئەو کاتە ژەمی سەرەکی ئەخورێت. ژەمی سەرەکی کە لە هاوڵاتیانی خۆمان لە وڵاتی خۆمان زۆرینەیان وا ڕاهاتون کە ئەبێ لە ژەمی سەرەکی برنجی تێدا بێت. ئەگەر برنجی تێدا بوو وا باشترە لە 7 کەوچک بۆ 10 کەوچک برنج زیاتر نەبێت. هەروەها شلەیەکی لەگەڵدا بێت بۆ نمونە لێرەدا شلەی پەتاتەیە کەمێک سنگی مریشکە لەگەڵ ئاوی مریشک. هەروەها ئەو نانەی کە لەگەڵ ژەمی ئێواران خۆی وا باشترەکە نانی گەنم یا نانی جۆبێ. هەروەها بە هیچ شێوەیە خومرەی تێدا نەبێت کە ئەمە ئەو نانەیە کە خومرەی تێدا نییە. خۆشەویستان بە شێوەیەکی گشتی باسی نمونەیەکی تەندروستمان کردواتە ئەگەر نمونەیەک بۆ خوانێکی بەربان وەربگرین پێویستە هەموو چەشنە خواردنێکی تێدا بێت لە هەمان کاتدا ئەم خواردنانە بە شێوەیەکی تەندروست و بە بڕێکی تەندروست وەربگیرێت.